داواکاری خوای پەروەردگار میوانانی ماڵی خوا هەموومان زۆر جار ئێمە جومعەکان دێین سەر مینبەر کۆمەڵێکی زۆر لە موسڵمانان لە ئیمانداران داوای دوعای خێر لە ئێوەی بەڕێز دەکەن هەرێکی لە بوارێکدا ئیمانداران و موسڵمانان جومعەکان بە تایبەتی لەم کات و ساتەشدا ئینسان هەرچی کاکە دوعای کرد با ئەوان لە یاد نەکەین خوای گەورە شفای هەموویان بدا خوای گەورە هەر نیازێ چاکارە بوو هەر کەسێکیان داوایان کردووە هەر داوایەکیان هەیە خوای گەورە لیان قەبوڵ بکە اللهم ئامین بە تایبەتی ئەوانەی تر بۆشن خوای گەورە شفای عاجلیان بۆ بدێ ئینشاءالله ئەوانەیشی کە مردوویان مردووە خوای گەورە عافیان بکە و بە بەهەشتیان بکە و سەبووریان بدا اللهم ئامین ئازیزان و خۆشەویستان لە زروفەکەین ئەم زروفە زۆر جار پیا و بەتەمەنەکان لەگەڵیانەدا دەنیشین شتی جوانمان بۆ دەیێڕنەوە نە ئەوان و نە ئێمەش وەڵچینی لەوان گەنجتر یان مناڵتر ئەم زەمانە بڕوا ناکەم ئەوان نەیان بینیوێ ئێمە نەمان بینیە یعنی ئێوارە دەخەوی بەیانی هەڵەسیەکێ مردووە سەعاتێک دوای سەعاتێک کەسێکی مردووە دوای سەعاتێک شتێکی تر ڕوو دەدا فریای ئەوە ناکەی شتێکی تر ڕوو ئەدا فریای ئەوە ناکەی شتێکی تر ڕوو ئەدا ئەمە ئەوە هاوردەیانی من لە خزمەتی جەنابتانە باسی ئەوە بکەم ئینسانی ئیماندار لەم زەمانەدا لەم کات و ساتەدا ئەبێ وریای خۆی بێ زۆر و ئەبێ خۆشی بپارێزێ لە فیتنەکان چونکە ئێمە بەرەو قیامەت دەچین پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم چۆن وەسیەتی کردووە بە ئەسحاب و یاوەیان فەرموویەتی پێیان لە کاتی فیتنە و میحنەتدا ئامۆژگارییانی کردووە یەکێک لەوانە حودەیفە ڕەضا و ڕەحمەتی خوای بێ لە کاتی فیتنەدا پرسیاری لە پێغەمبەری نازدار کردووە صلی الله علیه وسلم ئایا چی بکەین پێغەمبەری نازدارش فەرموویەتی دەست بگرە کەلامەکەی خواوە واتە بە قورئان زۆر جار ئەو ئایەتانەی لەناو قورئاندایە دوعایە بیژوێنە بەردەوام ئەوانە بەردەوام دووبارەکەرەوە بۆ خۆت و ئەمجا فەرمێ ئەی حودەیفە پێغەمبەری نازدارە فەرمێ صلی الله علیه وسلم کاشی پێ بکە ئەو ئایەتە شیرینانە کاشی پێ بکە ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ زەمانی فیتنەکە هات فەرموومان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی شتێک لەو زەمانەدا قوتارمانەکا واتە نەجاتمانەدا لەو زەمانە دەرەچین پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم دەستگرنە کتابی خواوە چونکە کتابی خوا ئەوەی لە پێشدا هاتووە باسی ئەکا وەتان ئەوەیشی لە پاشایە هەر باسی ئەکا و لە نێوانی خۆتانیشدا ئەو کتابە مامەڵە بکەن چونکە کەستان لە کەس تعدا ناکا کەس حەقی کەس ناخوا واتە لە پێش و پاشی ژیانی خۆت قورئان هەموو ڕوون کردەتەوە بۆت و ئەم قورئانە شیرینەش کە هەموومان جێبەجێ بکەین بە تەکید هیچ کەسێ مافی ئەوەکەی کرد ناخوا هیچ کەسێک زەرەر لەوەکەی کرد نادا ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت بۆیە ئاگادارمان نەکاتەوە فەرمێت وریابن تەنانەت فیتنە ئەمەنە زۆر دەبێت گوناح ئەمەنە زۆرە بێت خەڵک سڵی لێ ناکا گوناح ئەمەنە زۆر دەبێت دڵێک وای لێتێ دڵەکان هەمووی داگیر ئەکا ئەڵێ دوو دڵمان هەیە دڵێکیان سپیە وەک قاغەزێکی سپی بەڵام مرۆڤەکە ئەمەنە تاوانی پێ دەکات ئەو دڵە یەواش یەواش هەمووی ڕەش دەبێت دڵێکمان شێ سپیە چەندێ فیتنە و بەڵا و موسیبەت هەیە بەڵام هەر بە سپێتی خۆی دەمێنێتەوە ئەبێ وریابی ئینسان بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دڵەوە سپیە و بە سپی دەمێنێتەوە فیتنە و موسیبەت تەسیری تیان ناکا واتە ناتوانێت زەرەری لێ بدا ئەبێ ئێمە خۆمان بگەین ئەو ئاستەی کە دڵەکانمان لە بەرەو قیامەت دەچین وامان لێ بێ ئەو دڵەمان هە بە سپی بمێنێتەوە و بە سپیش تەسلیمی خواگیانی بکەین و هەوڵش دەین هیچ فیتنە و بەڵا و موسیبەتێ تەسیری تیان نەکا ئەمە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تەنانەت زەمانێک دێت ئەم زەمانە وای لێ دێت چۆن باران ئەبارێ باران چۆن لە دستانە دەبارێ شوێنێک نامێنێ ئەم بارانە ئەم ئاوە نەچێتەوە شوێنە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام
وای لێتێ لە ماڵەکانتانە وەک ئەو بارانە فیتنە زۆر دەبێت لە ماڵەکانتانە نەک لە دەرەوە ئێستا تۆ تەماشاکە ئێمە هەموومان ئەوە تا ظروفی هەموومان سێرەکەی ئینسان بێتاقەتە بێزارە سێر خەفەتی هەیە غەمی هەیە زۆر جارە مرۆڤەکە هیچی نییە بەڵام بە خەفەت و غەمی دەوروبەرەکەی خەفەتبارە دەبینێ لێرە شتێکە بیسێ خەفەتبارە بێ لێرە شتێکە بیسێ خەفەتبارە بێ لە ماڵەوە تەماشاکەین هەموو دەرگای خراپەکانیان کردێتەوە لێمان ئازیزان و خۆشەویستان تەماشاکە مناڵێکی بچووکە تا گەورە هەمووی خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەزاران ڕێکخراو هەزاران شتی نابەجێت لە ڕووجەنابتان سێریکە مناڵەکانمان فێرچی کراوە قەومایەتی و خزمایەتی و میێوانداری ئەمە نەماوە ئیلا هەمووی خەریکی مۆبایلێکە و هەتا بەیانی سێرەکەی زۆر جار بێجگە لەوەش شتی ترش زۆری نەمان لەوەی گەورەکانمانش خەریکی هەندێک شت بن ئاگایان لەوە نەمابێ بە ئازیزانە خۆشەویستانە بێ وریای خۆمان و ماڵ مناڵمان بین هەڵە هەفتەی ڕابردوودا کەسێک بە ناوی دکتۆرەوە ژنێ بە ناوی دکتۆرەوە تێک بە من و تۆ لە ڕێگای ئەنتەرنێتەوە ژنەکەی من و ژنەکەی تۆ فێری وەرزشەکە یان من و تۆ فێری وەرزشەکە وە پیاوەکە هەردوو ڕەگەز پیا و بە ژنەکە بەڵام ئەوان مەبەستیان ئەمە نییە مەبەستیان ئەوەیە کچەکانمان ڕوود بێ مەبەستی ئەوەیە ژنەکانمان ڕووکاتەوە بە ناوی چی تەندروستیەوە بە ناوی سیحەتی چاکەوە بە ناوی ئەوەی کە مرۆڤ ئیسپادەی لێیەکە ئەم لەم ڕێگاوە دێت بۆ ئەوەی شیرازەی و کۆمەڵایەتی ناو خەڵک و ناو ماڵەکان تێک بدات ئەبێ وریاری ئازیزانم خۆشەویستان لەم زەمانەدا سادە نەبین هەموو شتێ هات یەکسەر بڕوا نەکەین ئەبێ وریابین بڕوا بکەین دوای زەرەرەکەین زۆر جار مرۆڤ وای لێهاتووە مرۆڤەکە دەکوژن هەم مرۆڤ ئەکوژن بۆ چەند عانەیەک بۆ چەند پارەیەک لە ئەوروپا تەماشاکەن لە ئەوروپا ئەم نەخۆشیەکە هاتووە ئەوەی کەسیە لە ئەوروپا با پرسیارکە لەسەر قسەکەی من ئەوەی پیاوێک بەتەمەن بێ هەموویان لەناودا هەموویان کوشت خۆیان کوشتیان وتیان ئەمانە بەکەڵ نایە بوونەتەبار بەسەر وڵاتەکەوە سبحان الله سێکە بۆ ئەوەی خۆیان بە عەنقەس مرۆڤەکان تەسفیەکەن ئەبێ ئینسان ئیماندار وا بێت چونکە ویجدان نەماوە چونکە ویجدانی ئیسلامەتی نەماوە لە مێشکیان و لە دڵیان لە ویجدانی گیانیان هەموو شتێک دەکەن لە پێناوی ئەوەدا خوای گەورە هەموو لایەکمان بکات ئەگەر تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەموو ماڵێک فیتنە دێتە ماڵیەوە جا ئەمڕۆ چی ماڵێکەیە فیتنەی گیانە بێت جاران ئێمە لەوەی لە گەڕەکێکا تەلەڤیزیۆنێک وایە ئێستا هەر بوفێ تەلەڤیزیۆنێکی جایە جاران لەوەیە بە گەڕەکێ موبایلێک وایە ئێستا هەر نەفەرێ دوو موبایل و سێ موبایلی پێیە جاران لەوەیە بە گەڕەکێک سیارەیەکی وایە ئێستا هەر ماڵێک دوو سیارە و سێ سیارەیە هەیە ئەمانە چاکە لە چاکە باکاری بێن بەڵام بەداخەوە ئەمڕۆ زۆرینەی لە خراپەدا خوا پەنامان بدا سێرەکەی بەکار دەهێنێ ڕێژەی تەڵاق زۆر بووە ڕێژەی داوێنپیسی و خراپە زۆر بووە ڕێژەی خراپەکانی تر شوێنە خراپەکان زیاد بووە هەموویشە خراپەکان خوا پەنامان بدا ئەمانە ئەوەی ئینسانی ئیماندارە بێ وریابی ئەم فیتنانە مەڵێ من ناگرێتەوە توای لە کۆمەلگایەک ئەم کۆمەلگایە بە تەکید تۆشی جیایەوە تۆش دەگرێتەوە چونکە خوای گیانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشان فەرمووی ألف لام میم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ألف لام میم ئەو شانێکە خوای گەورە خۆی تەفسیری دەزانێ خەڵک وا دەزانێ ئێمە ئەوانمان بە ئیماندار کردووە خەڵکمان کردووە دوای ئیماندار بوون و ئازانن تاقی ناکرێنەوە وا دەزانن ئەوەی ئیماندار بێ تاقی ناکرێتەوە ولقد فتنا الذين من قبلهم بەڵکو پێشی ئەوانیش تاقی کردیانەوە فليعلمن الذين صدقوا وليعلمن الكاذبين ئەم تاقیکردنەوە بۆ ئەوەی کۆمەڵی ڕاستگۆ دەرکەوێت و کۆمەڵی دوو لە ڕووجەنابتان ئەوەش کابیسێت کە درۆزنان جیا بکاتەوە خوای گەورە هەر بەڵایەکە نێرێ بۆ تاقیکردنەوەی مرۆڤ هەر بەڵایەک دەنێرێ ئەم بەڵایە هەڵناسێ ئەم نەخۆشیە ناڕوا عەزیزە ئەم نەخۆشیە بە دکتۆر زۆر ناڕوا بە دەوای چاک زۆر ناڕوا
ئەوانەمان لێ ئەمرێ و شەهید دەبێ و هەروە خۆ دکتۆر بەسەر ئێوەتی ئەوانەی کە دەڕاتەوە بۆ لای خوا خۆ دەرمانی باشە خوا بەڵام سێرەکەی هەر وەفات دەکا و دەگەڕێتەوە ئەمە بەگەڕانەوەی ئێمەیە بۆ لای خوا بەڕاستی ئەو کاتە خوا لایەدا چی کاتێک گەڕاینەوە بەڕاستی بۆ لای خوا خوای گەورە هەموو شت خراپەکان دەگۆڕێ بە چاکە بمان ئەبێ هەموومان ئەمە بزانین ئەگەر گەڕاینەوە بە تەئکید خوای گەورە ئەو کاتە خوا دەرو لە هەموومان دەکاتەوە بەڵام ئێمە لەوەی واش نەبین بەڵام چاوەڕێی کەرەم و لوتفی خۆین کە خوای گەورە لێمان بکاتەوە و دەرگامان لێ بکاتەوە بۆی پێغەمبەری خوا فەرمێ بادروا بالأعمال واتە پەلە بکەن لە کردەوەی چاکە هەر کردەوەی چاکە هات پەلەی لێ بکە دوایی مەخە بۆ چریکەیە بۆ دەقەیە نازانی تۆ دوای دەقەیە دەمریان دەبینی ئەمە پێغەمبەری خوام حەدیسە لە کاتی فیتنەدا دەڵێ بادروا بالأعمال الصالحة واتە پەلە بکەن لە کردەوەی چاکەدا چونکە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەلاة وەسەلام چونکە وای لێ شەو تاریک دەبێت یان ڕۆژ یصبح الرجل مؤمنا ويمسي كافرا واتە بەیانی لێوە دێت پێغەمبەری خوا فەرموێ بەیانی لێوە دێت ئیماندارە یەوارەی لێ دێت کافر دەبێت خوا پەنامان بدە ئەبێ ئینسان تلوفەکە ئەمەنە ناخۆش دەبێت فیتنەکان و بەڵاکان ئەمەنە زۆر دەبێت ئەمجا فەرموێ یەواران ئیماندارە هەڵەسی بەیانی هەڵەسی سێرەکەی کافرە وجانب پیغمبری خواه بو فرموی پیغمبری نازدار صلی الله علیه وسلم لبرأوی یبیع دینه بعرض من الدنیا چونکه دینکی دفروشه بو دنیا دیفروشه زور جعلوی زمانی بیت سر من تو دا یستانه بی یستاهی غلام کم وما يمكن هر کسی پشیمان بیتولی دین اسلام پاری دنی خواتی کن قصری دنی شتی چاکی دن ئەو کاتە ئەو کەسە ئیماندارە بتوانێت دینەکەی خۆی نەباش ئەمە ئینسان ئیماندارە بێ وریا بێت زۆر جار دینەکەی لێ ئەسێنیت خۆت نازانی دینەکەت لێ سەندراوە یان نەسەندراوە ئەبێ وریا بی ئینسان ئیماندار لەمەدا زۆر وریا بێت لە کاتی فیتنەشدا ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا ئاماژەی کردووە ئاگاداری کردینەتەوە لە کاتی فیتنەدا چی بکەین فیتنە ڕووی کرد شتێک بوو کەسێک دەمرێت واز بێرە قسە مەکە پێغەمبەری نازدار فەرمووی صلی الله علیه وسلم کەسێ مرد لە دوای ئەوە چاکە زیاتر مەڵێن ئێمە لەو کاتی ڕابردوودا چەنێت کەسێک ئەبێ دوای 24 ساعت سێرەکەی هەژیبێنی پێ دەدرێت ئەو گوناهکارە بی تۆ ئەو تازە مرد چاکەی کردبێ خوای گەورە عادلە چاکەی دەکڵا خراپەی کردبێ خوا چاکەی ناداتێ وازی دەبێت ئینسانێک کە مرد نابێت تۆ لە دوای مردنەکەی شیعە قسە بکەیت ئەمە لەمەدا ئێمە هەڵەی نەگەڕوا بێت ئەگە شتێکی بوو نە ئەو کاتەی لە دنیایە لەگەڵیدا بڵێ کە مرد هیچی نابێت لەسەر ئەبێ ئینسان ئیماندار ڕویا بێت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام ئەفەرمی القاعد فيها خير من القائم ئەوەی کە دانیشتووە لە کاتی فیتنەدا زۆر باشترە لەوەی هەستاوەتە پێ ئەوەی کە هەستاوەتە پێ لەوە باشترە کە دەڕوا بەڕێیا ئەچێ بۆ فیتنەیە كأوي أرواد بيغمبري خواخر صلى الله عليه وسلم باشتر لوي كهانا ناويا أوي كهانا ناويا باشتر لوي كخسي جالك هموي باشتر أمرو أم زماني منوتو لزور شد دينان بي باشر زور شد چونك خسي سوادينيا خود بنحبار لكي أو شتاني كزرري خوته كزرري خوته لحقنا غلطنا من تيمنا لما في خودنا نكوا غلط تفسيري كان حقوايا همو ملوبك لما في خوي مثقال ذرة خوش مبه مثقال ذرة لحق خود خوش مبه أوي هدو أوي داجير كراوة أوي كنادني بلان أما ناولي من جانب خلافك أظن أبي إنسان إيماندار خوي بقي چونك أو كاتا باشتر وشارتر دبيت أو إنسانو أو مروفة لو زمان دا أمجا پیغمبری خواه صلی الله علیه وسلم داوامان لیکا فنا بگرین لفتن فنا بگرین لفتنه فنا بگرین لكاتي تنگانه انسان ایماندار پیغمبری خواه صلی الله علیه وسلم نعوذ بالله من الفتن ما ظهر منها وما بطن پیغمبری خواه فرمویتی خواه فنا بگرین لفتنه كان او فتنانه کردیت اوشی کلگوه مدید و اوشی هاتوه استاديا وهوشي دوائي فبنام بدي والفتنة أكبر من القتل
خواجان تماشاکە فتنە بعمومە ئیدێتەوە بەڵام لەوێ مەبەستێکی تایبەتی بێ لەم ئایەتەدا گەورەترە لە کوشتن ئەبێ ئینسانی ئیماندار وریا بێت وفرموویەتی إن لكل أمة فتنة وفتنة أمتي المال همو أمتي فتنة أمتي من مال الدنيا يعني بارا پول خۆشبەختی بۆ کەسێک کە دەگەڕێتەوە بەلای خوا حەقی کەس نییە لای قڕ بەسەرەوانەی کە دەگەڕێنەوە مافی خەڵکیان لایە کە دەسەڵاتدارن و دەستیان ئەڕوا و مافی خەڵکیان سەوت کردووە تەماشاکە و کاتە ئەینەنە گۆڕ کێ لەگەڵامێنێتەوە خوام کردە هەموو دنیا لەسەر زەوی با لەگەڵیا بێت با هەموو دنیا خەفەتی بۆ بخا بەخوا سوودی ئەوە نییە بووی خۆی کاروکردەوەکرێتی کاتێ دەبری بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئینسانێک ئەگەر دە کەس لەژێر دەستیا بێت لە قیامەتا لە قەبرەکەی هەڵەستێ ئەم دە کەسە هەردەیان دەستیان ئاوەتە ناقڕەی بەو مەشەدە چێ بۆ قیامەت دەزەلام ئەیگەر کەسێک ئومەتێک لەژێر دەستیا بێ و ستەمی لێ بکا و زوڵمی لێ بکا مافەکەی بخوا مافی نەدا مافی خۆی بێ و ئەو بە خۆی نەزانێت وەڵڵاهی هەمووی دەستیا لەگەڵ دنیا لە قیامەتدا قوربەسەری ئەگەر لە دنیادا کەس ناتوانێ محاسبەی بکا و فەوقە القانونە خۆی قانون بۆ ئەو نییە بۆ فەقیر و هەژارە بەڵام لە قیامەتدا بەخوا ئەوە نییە بەخوا ناو قەبر ئەوە نییە ئەوە نەحەساوە کەلمە ڕووی لێ کرد ئەژنۆیە شتێ بەخوا هەموو دنیا حەرەسی بەردەم دەرگای پێ ناتوانێ مەلەکەی مەوت بگەڕێنێتەوە بەخوا ڕوحی ئەبا بەخوا و کاکە کەوتە ژێر گەڵ بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسی ئەدەبی نەبێ لوتی بەرز بێ لەسەر ئەم خاکە خاک پیشانی ئەدا لە ناوسیدیا چۆن ئەدەبی ئەدا چۆن ئەیتێرێتێت ئێستانیەکانی هەموو یەکاتە خاکی هەمووی بوردەکە لە ناو خاکە لەبان سەر زەوی ئەڕۆی بە تەکەببر و لوتیە کردە ئاسمانە حەسابی بۆ خەڵک ناکرد بەخوا لە ژێری زەویدا خوا تۆڵەی لێ دەکات ئەمەیە ئازیزان خۆشەویستان دنیا هەڕوا فەقیری خەبەت مەخۆ ئەگەر فەقیری ئەگەر ئەوەنت هەیە خوا دایە پێتەوە خوا خۆشتی گەرت محاسبەت لە قیامەتا کەم ئەوە لە محاسبەت لەگەڵاکەوە ڕۆی بەڵام ئەگەر دنیا هیچ تۆ بێ محاسبەت بەگاڵتە تەواو نابێت یان دنیا لەژێر دەست وا بێ محاسبەت بە تەنیا نعی بەکەم تەواو نابێت چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ ئینسانی ئیماندار وریا بێت لەوەی کە لە فیتنەدا لەم کات و ساتەدا ئازیزان ئێستا تەماشاکەین ئێمە نەخۆشی ڕووی کردە لە هەموومان بێژگە لە نەخۆشی تەماشاکەین هەموومان زۆرینەمان لەوێ باری داراییمان چاک نەبێت لەولا وەسیلەکەی ئازیزان و خۆشەویستانمان لەبەردەستماندا وەفا دەکەن لەولا وەسیلەکەی نەخۆش زۆرە لەولا وەسیلەکەی لە ماڵەوە ماڵەکان سەرەکی کێشەی تێکەوتووە لەولاوە تەماشاکەی هەموو وەزعەکانی کرد ئەمانە گشتی فیتنەیە بەڕاستی ئەبێ ئینسانی ئیماندار بە ئەقلان و ژیرانە لەگەڵیان تەعامل بکە بۆی بتوانین دەربچین خوای گەورە حیبا و لایەکمان بکە و عاقبەت خێرمان بکە